شونانهم برين دارم بدارم من بدارم شونانهم برين دارم لخانا قاي مريدا ديوانا تو بكرم لخانا قاي مريدا ديوانا تو بكرم دربازا مالدنا كم سيلامول شي دنيا كم دربازا مالدنا كم سيلامول شي دنيا كم ببرسن لا بدارن شوكة ساد يا ديدا كم ببرسن لا بدارن شوكة ساد يا ديدا كم يا صوت املا شاري عيش قادر ويشيك بيتش يا صوت املا شاري عيش قالد لد بيبا والله برد لازي قايد لمبارد لد بيبا والله برد لازي قايد لمبارد كي قرب برين بزاني لا خذ به باشمنا كي زندان بودي دارد اوق باد لمدا كي زندان بودي دارد اوق باد لمدا كي تارك الرجم بابا شما تارك الرجم عياز نعيم خلد وجم بابا شما بابا شما طريق الرجم نعيم خلد ولكن سينا الصوجم ما قال عزبي خوم يا بابا مخوم وسمعت بنم بخوم وسمعت بنم بقلبنا نقاين ما يدنا ولا ينار والله بخوم وسمعت بنم بقلبنا نقاين خليل الله ياسين خليل الله ياسين خليل الله ياسين
بخم يا بدار من بدار شولانهم بريندار بدار من بدار شولانهم بريندار لخانا قاي مريدا ديوانا بكوبكار لخانا قاي مريدا ديوانا يا بكوبكار. اي ما شاء الله، اي بارك الله فيك. بعديني مبادل وإن شاء الله خذ اشترى زيبر سوراني الروي اشتي كرت بعديني دواي هاتو سوراني والله يهربش سمعتي ها هرديانويس لقلد بين ديار بالريكوت النكرة ابو ويكسر بعديني كهات ناوي ما مصطر رضوان للاك ما مصطر ريبوار للاك ما مصطر احمد للاك يلا قارن لدو ما مصيبرون اي ما شاء الله والله يهرب خوي الشعر تمشاكة وهمو حالتك الزور قوتني لنا وبو أجر لبرك يعني اشتشي وهاب مثلا حزيني تو ناوي أتو تأمل دك اللي ما مسترب الله يهرب لا ترواية والله بارك الله فيك. السلام عليكم ورحمة الله وبركاته. وبركاته إن شاء الله. أي بارك الله فيك. رجيت قبول إن شاء الله. اللهم آمين. هم لا قبول إن شاء الله. وداعتي حزين لضلوا لوي أها خومان حاضر كين لإستوى دواي رمضان شون بين لقل آيني إسلام لقل قرآن لقل فرمودكاني پیغمبر صلى الله عليه وسلم لقل نويج لقل مزقوت استقامة يا الله. شهر البركة والإحسان يا شهر التهليل والتسبيح والذكر وتلاوة القرآن الوداع شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان الوداع الخيرات والإحسان يا الوداع الوداع. أي بارك الله فيك. وإيش الله خدش ترازيبت أو حزيني كباسم كرت أو بلاد الله وي همو من بعقابين أو مانجا بيروز أف مهواني قدر جران كو خد تعالى بو من فريكري أو أندينما بيك زاري خو حافظي من ذاك شيخي حسني بصري شيخي حسني بصري قولك زور زواني هذا فرمي اللهم أنت ربنا فارزقنا الاستقامة الله بعد آمين. شهر رمضان اللهم آمين اللهم آمين. من كان يعبد رمضان فإن رمضان قد ارتحلت أو إلى برخات رمضان عبادتي ذكرت أو الروي روجاني ترماوي إن شاء الله. ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت هاي قول هردميني وعبادته درجة مزجوتي شهر والله أو كعبادة عبادات وكار وكردوات مهمي بو خديبا
خالصا لوجه الله، بدرياتي بنفاق. وإن شاء الله خدش ترازي. ألا لله الدين الخالص. الله أكبر. لا إله إلا الله محمد عبده ورسوله. ومن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا. اللهم آمين. اللهم آمين. وإن شاء الله خدش ترازي. يا الله. بسم الله الرحمن الرحيم. پاشی و 26 خود حس کتم ده اف شوه دست بگین. اف شوه جی شوید پیروزن، شوید مبارکن، او شوه نه اوید طیبتی جی پیغمبری جی صلی الله علیه و سلم امر مکری ام بخود وان شوه دا گلک دعا بکین، قرآن بخینین، شو نویجا بکین و بگرهین طیبتی جی وان همین شوه دا خوب واستینین. نشوید استراحتنا، نشوید خوینا، نشوید پیاسانا، نشوید گرهانانا. الله صلى الله عليه وسلم كاتب إذا دخل العشر دفرمي جد وشد المئزر، يعني خوي تندكرد خوي قيم دكرد وأيقظ أهله. خزانة كان يشيل لحجراتي خوي واق يفرمو هسنوا الشبي عبادته بفرصته صلى الله عليه وسلم، فرصة عمره. يعني أوجيك سنة البيغمبري بينا صلى الله عليه وسلم كنت شفت دبوهي كيت هاي ورا خوي دبي مروف لو الشوانه ذا يعني نقبه خوي تنها خيزاني شو عائلة شو همو مالش ربنا بقى وخير وخيرات بكن صدقاء بكن ودعاء بكن وقرآن بخينن ياش همي يقرن كتير دعاء قد جبير نكن يا الله أفشبا أم خد حسكت دي بحث خوشتوی مروفاتیه و خوشتوی خود تعالی، خوشتوی انس و جن و ملائکتا. پیغمبر صلی الله علیه و سلم بکین که چوا جیانا خود در باز کریه و چوا بوم سنت هیلاینه حتی تخارنو و خارنه دا. یعنی پیغمبر صلی الله علیه و سلم وکی امر کری که تو تشتکی بخویانجی و خوی دست راسته و بسم الله بکی و بسیت زاری بخوی افیا باشه حكمتش فون تشتغل شيء وقت حتى أو حكمته أو كإنسان مروف كاتك بسم الله يعني هزدك يا بين شديدية هزدك مرتاح دبيع. يعني سبحان الله يعني همي تشتكي بحسكري هر كارو كردواي كي جيانا مادا حتى چونات دست آوه چونو در کتن يعني حتى صلاف کرن حتى ما قلت جلبر كرن حتى جلبر كرن أفهمي سنة پیغمبرنا صلى الله عليه وسلم. الحمد لله الذي كساني مما أفهمي درس دروسن وانين يدبو مهيلين ادقل آيات القرآن بيروس كو كلام خود تعالى يا بجا كاتشوا ام واناجي ابهنت وربگرين نه ما خلق بجا بجد نه تنيا ما قرآن بيروس بخوشي فرميتي لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان له شيء يرجو الله واليوم الآخرة وذكر الله كثيرا ومن يطع الرسول فقد أطاع الله. الله بابا تبرفرها مهوانك عزيز كو خزمته في ديني في ملتي كريا المزقفته الخطبة البيجنفيجية درس ودروسة وحاجة كرنا وانا بو پیغمبري صلى الله عليه وسلم إن شاء الله خده هرزي دكت دكتور كسرة هناري خده حسكت ما مصطيع أني كده أفشفت قال مضابط دكتور جان يخ وبخير السلام عليكم وعليكم السلام ورحمة الله منوري وبركاته بارك الله عليكم السلام ورحمة الله وبركاته يخ وبخير بي دكتور جان خيرات دكتور جان يخ وبخير بي روناك تنكردوا منور جان كبريزن سلامة دنيا ربي فرونا شيبي آمين يا رب يا جماعة خوش جزلاني إن شاء الله تعالى لمتابعة كاني بردوامش مادام اوها هل بو دست بكين دكتور جان مادام يكي لو كساني كخوشويست وعزيز ومتابعي برنامج كرديا وتسن صالة وام صالج هيتش تكمان كرديا نارحت بو بن ايوي ما مستعان مسلمانان بقشتي يعني شتكمان كردبي خلافي سنة پیغمبر صلى الله عليه وسلم يعني خلافي آية كاني قرآن بيروز بي بو اوي آقامان لخومان بي دوباره نكينو استاج داوي لي بردن بك دستان خوش بي بسم الله الرحمن الرحيم بارك الله براستي جيد خوشية أي خودش يعني إنسان بحقيقة نقول لبابتي سنتي بيغمبر صلى الله عليه وسلم لبابتي دينيش براستي هر إنسان
لە جۆخینی خۆی بەڕاستی شتێکی تەقدیم کە لە بۆ ئیسلامە بیکەوە وەلەو بەلیغ عنی وەلەو ئایە بارك الله فيك لە منەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ تەبلیغ بکەن ئەگەر ئاەتێکیش بی بە خەڵکی ڕابگەێنن مادەم ئەنگۆ شتە جوانانە بە خەڵک ڕادەگەینن بەڕاستی ئینشاء الله تعالی هیچ کەسێک بێن خستان نییە بێغەڵەت نییە بەڵام خۆی غەڵەت ئەوەیە ئینسان بتوانێت چاچی بکاتەوە كل بني آدم خطاء خطا وخير الخطائين التوابون بارك الله بەڕاستی دەستان خۆش بی جێگەی دەست خۆشیە ئەوەی ئەنگۆ دەیکەن سرودەکانی مامۆستا بەڕاستی جێگای دەستخۆشیە ئینشاء الله تعالی خوای پەروەردیگار تەمەن درێژی دەکا ئەو خزمەتەی دیکە بەڕاستی خزمەتێکی زۆر زۆر جوانە خوای پەروەردیگار تەمەن درێژی کە ئینشاء الله تعالی دەنگەکەی ئەوها بە ساغی بێلیت لە بۆ خزمەت و ڕێگای پێغەمبەری صلی الله عليه وسلم چونکو ئەمە کە باسی محەممەد المستەفا دەکەین صلی الله عليه وسلم باسی کەسێک دەکەین کەوا ڕاستکەرەوەی ئێمەیە ئێمە خۆمان بە پێغەمبەر جوان دەکەین کە باسی سنەتیشی پێغەمبەر دەکەین کە سەڵاوەت لە پێغەمبەر دەدەین بۆ ئەوەیە خۆمان جوان بکەین بە جوانیەکانی پێغەمبەر بە هەڵس و کەوتەکانی پێغەمبەر بە سنەت و ڕێگایەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە کە دەرەی سنەتی پێغەمبەر یعنی ڕێباز و ڕێگای پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی وەکو بدەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بۆ هەموو شتێکیش قسەی کردیە پێمانی ڕاگەیاندیە حتا ئەو پاروەنانەی دی خۆی جاری وایە لێت بەردەبتەوە ئەو پاروەنان پارچەیەکی بەردەبتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ کەتە کۆشە زۆر باشترە فۆچی لێ بکە بیخۆوە ئەو نازانی بەرەکەت لە چێن دەرێدایە ئینسان ئەگەر دەبینی سەردانە نووسنە بۆ نووسن پێغەمبەر صلی الله عليه وسلم قسەی کردووە کە تو سەری خۆت بە بالیفی کرد بسمیکە اللهم ئەموت و ئەحیا بە ناوی تو خوایە گیان دەخەوم هەریش دەستمەوە چونکو نووسنیش مردنێکە بەڕاستی کە هەر دەستەوە ئەوشیان بۆ سەفەرکردن پێغەمبەر صلی الله عليه وسلم قسەی کردی یعنی چ شتێک نییە لە ژیانی ئینسان پێغەمبەر قسەی نەکردی صلی الله عليه وسلم بە ئەمە بەوە دەست پێ بکەین بۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم سنەتی هەبووە و دوای خوشی ئەمری بە ئێمە کردووە بە دوای سنەتەکانی بچین لەگەڵ قورئانی پیرۆز بوو تەنها قورئان و کەلامی خوا نەبوو بەس بوو ئیتر ئەوە وحی بوو بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتبێ شتێکی تر نەبێ جگە لە قورئان بۆچی سنەتەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم هەبووە بۆچی هەبێت طبعا ئەو دینە لە پێغەمبەری صلی الله عليه وسلم بە ئێمە ڕاگەیشتە هەر ئەویش وحی خوای پەروەردیگاری کە وەرگرتیەوە ما ينطق عن الهوى لە خۆڕا پێغەمبەر قسەی ناکات ئەویشیان هەر وحیەکە و یان ئیلهامێکە خوای پەروەردیگار پێدایە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم حتا لە بۆ ڕاستکردنەوەی خۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای پەروەردیگار پێدایە بۆچی دەبێ ئێمە بتکە خوای پەروەردیگار خۆی دەفەرمێ ئەطیعوا الله وأطیعوا الرسول هەم تاعەتی خوا بکەن فەرمایشتەکانی خوا تاعەتی خوای پەروەردیگار ئەوەی خوا داوای لێکردینە بیکەین ئەوەی پێغەمبەریش داوامان لێ دەکا بیکەین معنای وەیە سنەتەکانی پێغەمبەریش وەکو ئاەت ئەدی حەدیثی قودسیمان هەیە و حەدیثی فعلی پێغەمبەرمان هەیە و قەولیشمان هەیە و تەقریریشمان هەیە یعنی سنەتەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەوانیش هەر خوا ئەمرمان پێ دەکا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چی کردووە ئێمەش بیکەین ئەدی طبعا ئەویش هەر وحی بووە وما آتاكم الرسول وما ينطق عن الهوى لە خۆڕا قسەی ناکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەمە بەستم ئەوەیە ئەم کردوانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمووی وحی بووە کە خوا ئەمری کردووە بەم جۆرە مەسەڵەن بوونەوە خواردن بخورێ ئاو بخورێ هەستان و دانیشترمان چوون بێ چوونە دەرەوەمان چوون بێ جلبەرکردنمان چوون بێ یان ئیتر کار و کردەوەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم بەخۆی خاوێن بووە ئەوانە بووینە سنەت کار و کردەوەکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم هەم لە گوتنی هەم لە کردنی هەم لە تەئیدکردنی شتەکە چکو جاری وایە لە پێش پێغەمبەر حەدیثمان هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیکردووە لە پێش پێغەمبەر صلی الله عليه وسلم کارێک کراوە ئەگەر خۆی کردبی یعنی کارەکەت دروستە و ڕاستە ئەوە دەبتە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر کارەکەی خراپ بووبی پێغەمبەر بۆی ڕاست کردیتەوە ئەوەش هەر دەبتەوە سنەتی پێغەمبەر الصلاة خير من النوم بەڵێ الصلاة خير من النوم ئەوە لە کردەوەکانی حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێکیان ئیمامی عمەر دەجێڕیتە با دەفەرمێ ئێمە لە خزمەت پێغەمبەری صلی الله عليه وسلم دانیشتبووین کابرایەکمان لێ پێیا بوو
زلکەکی سپی زۆر جوان و ڕێک و پێک و پوختە زەلامەکی ڕێک و پێک پرچەکی ڕەشی جوانی قەترانی هات دانیشت چۆشی دانا و دەستەکانی لەسەر دانا و لەگەر پێغەمبەر صلی الله علیه وسلم دانیشت و ئەسەری سەفەرەی پێوە دیار نەبوو ئەو کابرای لە سەفەرێکی دوور هاتبی کە دانیشت سؤالی لە پێغەمبەری دەکرد صلی الله عليه وسلم پێغەمبەری جوابی دەدایەوە وەچی جوابی دەداوە دەگۆ ڕاستە تەصدیقی پێغەمبەریشی دەکرد صلی الله عليه وسلم ئیمامی عومەر گوتی کەسمان نەماندناسی ئەو پیاوە ئاهلی ئەو شارە نییە بەڵام ئاهلی وەژ نییە کە لە سەفەرێک هاتبی دەرێ سؤالی لە پێغەمبەر کە صلی الله عليه وسلم قال يا محمد أخبرني عن الإسلام پێم بڵێ ئیسلام چییە ئیسلامەتی چییە ئەوە فێرکردنێ کە سوالێکە لە پێغەمبەر دەکە صلی الله عليه وسلم بۆ ئەوەی بۆ خەڵک ڕوون کێوە ڕوحی ئیسلام ناوەڕۆکی ئیسلام ئەساسی ئیسلام چییە دەری پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی الإسلام أن تشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله وتقيم الصلاة إسلام أويا شهادة بيني بۆ یەکتاپەرستی خوای پەروەردیگار و تاچی خوای پەروەردیگار و هیچ هاوڵێکی هاوتایەکی لە بۆ دانەنەی و هەروەها ئیمانیش بینی بە بەرنامەی ئەو محەممەدە کە لە خوای پەروەردیگارەوەی هاتیە ئەو جا نوێژ ڕابگری نەک نوێژ بکەی زۆر کەس نوێژێ دەکا بەس ڕای ناگری نوێژەکە دەفەوتێنی ئەداکردن کردنەکەیە ئیقامەت الصەلات ڕاگرتنی نوێژەکەیە چکە ئەو نوێژە تووشی تۆز و غوبار و دزی دەبیت لەوانەیە لێت بفرێنن ئەتو لە دەرکەی مزگەوتی دەرێ نوێژەکەت لەدەست دەبن لێت دەفرێنن لێت دەبن خەڵکێک وایە لەوانەیە تووشی فتنەیەکت دەکات تووشی ناخۆشیەکت دەکات ڕێگریەکت لەگەر دەکاتن قسەیەکت پێ دەڵێ یانیش تووشی ناهەموارێک دەبی نوێژەکەت لەدەست دەدەی يعني إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر بەڵام بەڵێ تەنها ئەوەی دیکەش هەیە دەبی ئەدی طبعاً ئەتو دەبی بێ ڕای بگری ئەوەی کە خوای پەروەردیگار یعنی داوا لە ئینسان دەکا ڕوحی نوێژ ڕابگری ئەو نوێژە کەوات لێ بکاتن غەڵەتەکانی خۆتی پێچا بکەیەوە ئاگادار بە جاری واشە لە دەستدانە لە دەستی دەی بەس مادی بوونەکەی لە بۆ دەمێنێتەوە دکتور جان ئەمە با باسی ئەو سەردەمە بکەین خەڵک خەریکە موسڵمانان دەبنە دوو بەش دەمێکیشە ئەوە هەیە بەشێکیان دەڵێن کاکە سونەتەکان لێگەڕێن قورئان چی باس کردووە تەنها لەگەڵ ئەوە بڕۆن بەشێکی دیکەش هەن دەڵێن کاکە سونەت ئەگەر نەبێ ئیسلام نییە قورئانیشت قبوڵ نییە هەتا نوێژیشت قبوڵ نییە دەبی دەست بە سونەتەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم بگرین بەشێکی دیکەش هەن هەردووکیان دەکەن بەڵام زۆر پابند نینن بە سونەتەکان لەلای ئەوانەوە گرنگ نییە ئایا بە چ شێوەیەک ڕاستە ئێمە چوون مامەڵە لەگەڵ قورئان و ئاەتەکان و حەدیث و فەرمودەکان و ئیتر فەرمانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یان سونەتەکانی بیکەین ئەگەر تەماشا بکەی خوای پەروەردیگار هەر ئاەتێکی لە قورئانی پیرۆز ڕەوانەی کردیە لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم چەندین عولەما و مفەسرین و محەدثین و ئەو عولەمانەی کەوا شەریعەت هەموویان هەر یەکی لە ڕاستە خۆی بابرێن ڕئیەکی لە بۆ بە دەردەکەوی ئیستینباط الأحکامی حکمەکانی لێ دەردەکەن ئەو ئاەتە کە خوای پەروەردیگار ناردی پێغەمبەری صلی الله عليه وسلم کە خوای پەروەردیگار قورئانی لە بۆوی نازل کردیە بە زبانی وی نازل کردیە بە پاراوی لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژی وەرگرت بابرێن بەس نوێژ خوای پەروەردیگار نوێژی پێدا نوێژ لەبەر مهمەیەکی زۆر زۆر گەورەیە وەکو بەوەحی پێی نەگۆ نوێژێ بکەن میێوانداری کنە خۆی کرد خوای پەروەردیگار لە سیدرەت المونتەها خۆی لەوێ حکمەکانی نوێژەی تەسمیلی پێغەمبەر کە صلی الله عليه وسلم تاکە کردار و واجباتە کە خوای پەروەردیگار بەبێ وەحی بە ئەوها تەسمیلی پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم دەست بەدەست ئەوە نوێژ بەڵێ کە نوێژی پێکرد باشە ئەوە نوێژی وەرگرت نوێژی چۆن بکەین قورئان لە چێن دەرێ دوور کەعەت نوێژ لێرە بکە سێر کەعەت نوێژ لێرە بکە چار کەعەت نوێژ لێرە بکە هەمووی تەوقیفیە خوای پەروەردیگار کە ئەوەی پێدا نوێژەکەی پێدا و دوایە حکم بوو
ئەوجا لەو ڕۆژانە سوئالیان دەکرد یەکەم نوێژ نوێژی نیوەڕۆ بووە نیوەڕوو بووە یەکەم نوێژ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە نوێژی نیوەڕۆ بووە حەزرەتی جوبرائیل دێتن لە ئەوەل کاتی کە بانگ دەدا ئەوەل کاتی دخول الوەقتی پێ دەڵێن دخول الوەقت کە بانگ دەبێت هەتا کاتی بانگ نەبی نوێژێ بکەی نوێژەکە دروست نییە بەبەر ناکەوی کە دخولی وەقتی کرد ئەوجا ئەوەل کاتی لە ئەوەل کاتی هاتیە نوێژی پێکردیە ئەم نوێژ ئەسلی خۆی هەمووی دووە عافیە دکتور جان بەست خوا بە ئەوەی تێنەپەڕێنین ئەم کاتانش خوا بە پێغەمبەری ڕاگەیاندنەوە کە ئەم کاتانە بکرێ سبەینان نیوەڕۆ عەسر و مەغریب و عیشا لا حەدیثەکە تازە پێشم گوتم ئیمامی عومەر ئەوجا ئاخری چێ بوو ئەو کابرایە هات حەزرەتی جوبرائیل بوو مامۆستایەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمینی وحی کە لە خوای پەروەردگار دێ ئەمینی وحی دێتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ئەوەل وەقتی نوێژی نیوەڕۆ نوێژەکەی پێ دەکات چۆن ئەو دوو ڕکعەتەی ئێمە صلوا كما رأيتموني أصلي طبعا أويش كيف رأى جبريل صلى وهو صلى ديتي عزرتي جبرائيل شون يجي كد أي محمد أو هابك نيجكد ئێستا کە ئێمە خەڵک خۆرمان گرتووە لە باب و باپیران و لەو کەسانەی کەوا لە پێش ئێمە کراوە جاری وا بۆ من منداڵ بووم بابم لە سەرد و گوردە پشتی ملی دەگرتم لەو ڕکوعی دەیگەوە هابکە هەری دەستانمەوە ئەوها فێرکرای دکتۆر بەڵێ یعنی ئەوە ئەمن بابم یعنی بە شەرێکە کەوا اعتیادیە چاو علمەشی نەبووە چاوی پێکەتی خەڵک و نوێژ دەکە باب و باپیری و نوێژ دەکە ئەو حاڵی فێر کردم پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بەرنامەیەکی خاصی خصوصی گەورەترین ئیتصال بەخوای پەروەردگار نوێژە أقرب ما يكون العبد لربه وهو ساجد لخوای نێزیک دەبیەوە من أراد مجلس الله سبحانه وتعالى فليصلي ئەوەی دەیە بستە مەجلیسی خوای پەروەردگار و قسە لەگە خوای پەروەردگار بکە با نوێژ بکە هەر ئەو نوێژەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی بەمێ کردێ کە چوون بیکەین چون ئەو کردێتی ئێمە حەزرەتی جوبرائیل لە بۆی کردیە پێی گوتیە ئەوە ئەوەلی وەختەکەیە لێرە دەکەی لە نهایەتی وەختەکەش کەوا نێزیک نوێژی عەسر دەبی لەوێن دەریش هاتیە پێی گوتی عینە نەفسی نوێژی پێکردە وەختەکانیشی لۆ دیاری کردیە وەختی ئەو نوێژە لەوەندەی لۆ ئەوەندەی نوێژەکەش ئەوەندەیە بابرین دوو ڕکعەت بووە هەموو نوێژ هەموو نوێژەکان دوو ڕکعەت بەڵێ لە حالەتی غەیری طەبیعی لە حالەتە سەفەر نابینی نوێژی نێورانی 4 ڕکعەتەوە قەسر و جەمعی دەکەی حالەتی غێر طەبیعیەت لە سەفەرەی دەکەیە دوو ڕکعەت نیورانێ دوو ڕکعەتیش عەسرێ چارەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمانی ڕاگەیاندی حەزرەتی جوبرائیل گوتیتی ئەو چارەی دەکەن نەخۆ لە ئەسڵا دوو نوێژ بووە دوو ڕکعەت بووە نوێژەکان پێکردە چاری نیورانێ پێکردێ دوای عەسراتێ چاری عەسرێ پێکردە لە ئەوەلی وەختی و لە ئاخری وەختی لەگەر غڕوبی دوای هاتیە سەی مەغریبێ دوای هاتیە چاری عیشایە ئەو جە دوی بەیانی یعنی ئەوەل نوێژ نیوەڕۆ بووە عەسر مەغریب عیشا بەیانی ئاخر نوێژی بەیانی بووە ئاخر نوێژی بەیانی بە چکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ئیسرا و میعراجی کەنجی گەڕاوەتەوە لەگەر بەرە بەیانی گەڕاوەتەوە سبەینە مناقەشەی زۆری لەگە کرا پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو بابەتە ئەوجە بە خەڵکەکەی ڕاگەیاندیە ئەمن چوویمە ئاسمان و خەبەری ئاسمانی هینا و ئیمامی ئەبوو بەکر تەصدیقی کرد و زۆریشیان گوتیان ڕاز ناکە باوەڕی پێ ناکەین ئەوجا لۆ ئەوەی نوێژەکە تازە واجب بوو بێن ئادائی بکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم قبولی کرد ئەوەتە ئامۆژگارەکانی حەزرەتی موسا و ئەو پێغەمبەرانەشی هەمووی وەرگرت کەوا نوێژەکان کەم بکرێتەوە 50 نوێژ بووە خوای پەروەردگار کردی بە 5 نوێژ خێری 50 نوێژەکەی هەیە يعني ئەوەی ئەو 5 نوێژە بکە هەمووی بە 50 لە بۆی حساب دەکرێت کە خوای پەروەردگار وەختەکانی و نوێژەکانیشی باشە ئەوە سنەتی پێغەمبەر ئەوەش فەرمانی خوای پەروەردگار وەکو ئاەتی قورئانی پیرۆز وأقیموا الصلاة بەرێ ئەو جەوە ئات زەکاتەش هەر ئەو حالا چۆن زەکات بدەن دکتۆر جان لێرە بۆ ئەوەی خەڵکیش هەموو ئاگاداروی چۆن پابەندین بە قورئان بە حەڵاڵ و حەرام کە خوا يعني لآتكاني قرآني بيروس فرمويتي چون بژین چون مامەڵەیەک لەگەڵ یەکتر بکەین ئەو هاش پابند بین بە سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یان لەوە دەکرێت کەمتر بێ لەوەی کە پابندین بە قورئان دینە هەرچی خۆی سنەت ئەوەیە ئەگەر پێغەمبەر کردیتی ئەتوو کردت خێرت دەگاتی جوانە خێری سنەتی تەطبیقکردنی سنەتی پێغەمبەر دەگات صلی الله عليه وسلم بێ لە تەکلیفەکان
ئەوانەی تەکلیفە وەکو نوێژ و ڕۆژی و ڕەمەزان و شەهادەت ئەوە تەکلیفی خوای پەروەردگارە دەبی بیکەی ئەگەنەیکەی پێ کافر دەبی ڕاستە سنەتی پێغەمبەریشی لەگەدایە بەڵام ئەوەی کەوا سنەتێکی بابرێن سیواک ئەگەر کردت یەک جار بکەی ئەتو کردت یەک جار کردت دەبی ئەهلی سیواک لە حیاتت یەک جار لە سنەتەکانی پێغەمبەر لە هەموو سنەتەکان یەک جار بیکەی ئەتو ئەهلی ئەو سنەتێک هەر سنەتێک یەک جار هەر سنەتەشیش لە ئومەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئاڵای خۆی هەیە لە ڕۆژی قیامەتی ئەهلی سیواک ئەهلی سنەتی جل لەبەرکردن ئەهلی دەستی ڕاستە بەکارهێنان لە بۆ خواردن و خواردنەوە تەیەممەن و پێغەمبەر کە دەفەرمێ دەستی ڕاستت بەکاربینە ئەوە تەیە سەحابەت لەگەری منداڵ بووە لەکنی وتی یا غولام سەمی الله كل بيمينك وكل مما يليك ئەی منداڵ ناوی خوای بینە بسم الله بکە لە پێش خۆت بخۆ تێمە پڕە ئەو دیوی لە پێش خۆت بخۆ بسم الله بکە وەکل بیەمینێک بەدەستی ڕاستەشت بخۆ بەدەستی چەپە مەخۆ ئەگەر ئەمەی نەکردی گوناحبار دەبێت کەسێک نا گوناحبار نابی سوکان هەندێک هەیە چەپانن چەندی دەکەن محاولە دەستی خۆی درێژ دەکاتە ئەو لای خواردن نا ئەوە ئادابە ئەوە یعنی بێ ئەدەبیە جوانە مادەم ئەدەبک پێغەمبەر گوتی ئەدەبک ئەوە ئەدەبە دکتور جان لەو ئەدەبە نابی لابدا سنەتێکی تر کە زۆر جار بوویتە جێی مناقەشە هەتا لە بینی مامۆستایانیش ڕدێن و سمێرە مەسەلەن جاری وایە دەڵێ کاکە تو ڕدێنت درێژ نەکەی ئەمە تو مسلمانی و چون پێغەمبەر ڕدێنی درێژ کردووە سمێری کورد کردووە توژە بێ وا بکەیت تو مەسەلەن باسی شێوازی ڕدێنی تو سمێریشت بکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم بەم شێوازە بووە و ئەمری پێکردوین کە بەم شێوازە ڕدێنمان چاکەین لەگەر سمێرمان طبعا لەبۆ ڕدێن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویتی بەری بدەنەوە پیاوی بەموو یعنی پیاوی بەموو بە ویقار مۆکاوی قاری بە دەردێخی ڕێز و تەغتیری پیاوەکە بە دەردێخی فەرقێکی دەبی لەگەر ئافرەت شەعنی خۆی هەیە خوا بەو جوانیە دروستی کردیە کە عینەن دەم و چاوە عینەن مادێ عینەن چشتە مووی لێ نایە هەندێک لێ دێ جاری وایە خلاف دەبیتن کەم بەکەمی بەڵام بۆ پیا و خی پەروەگەلینە ئەگەر بەری بداتەوە سنەتە خۆ بەس ئەگەر بەریکەش بوو ویقار و گرانی پیاوەکەیە ئەگەر بەری نەداتەوە ڕدێنەکەی خۆ کفر نییە خۆ گوناحی ناگاتەیە بەڵام زۆر جوانە تەطبیقی ئەوەی بکە کە پێغەمبەر سەڵ نەمگوت ئەمە خۆمان بە پێغەمبەر جوان دەکەین ئەدوو کە تا کاتێک ڕدێن بەردەدەیەوە ئەخلۆ جوانی بەردەدەیەوە نبینێ ئەو دەچیتن ڕدێنی خۆی ئەو دەڕازێنەوە ئەو هەندێک ڕوونی لێ دەدا ئەو هەندێک بۆنی لێ دەدا و هەندێک دەڕازێتەوە پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەم شتانەی بەکارهێناوە دکتور جان پێغەمبەریش زۆر بۆنی بەکارهێنایە لەگەر زەیتی زەیتون یان زەیتی وەکو ئەمە پێی دەڵێن ڕەشکە وازەنین و شتیوە زەیتی تایبەت بووە طبعا زەیتی بۆندار بووە لە داروباری کافور ئەلبەرێ لەوانە بەکارهێنایە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر کەسێکی یەک جار تەنها بوو تەطبیقکردنی سنەتەکە لە هەموو حیاتی خۆی ڕدێن وەکو ئەو شێوازای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمری پێکردن وەکو سنەتێک ویقارێک بوو پیاوان لەگەڵ سمێری کوورکردنەوە یەک جار بیکە اکتفاایە یان دەبی هەر ڕدێن و ئەوە فەرقی لەگە ڕدێن وەکو ئەوە نییە ئەتوان کۆ کابرا شکلی بە ڕدێن بگری تەماشای پێغەمبەرانی پێش پێغەمبەریش بکە صلی الله عليه وسلم ئەوانیش زۆر احتیمامیان بە ڕدێن داوە دیارە ئەو ڕدێنا خوای پەروەردگار بەڕاستی دەرێستا علمیان دەڵێن لە بۆ سەحەتیش من شێبة المؤمن دکتور جان دەڵێن وەکو علمیشیان لە بۆ سەحەتی پێستیش لە بۆ پیاوان باشترە نازانم ئایا هەتا باشترە ئی سمێرەکە کورتکردنەوەکەی برایەکەم لوتی ئینسان وەکو گوزۆزی سیارەی وایە یا الله لەو بە حەقیقەتەن وەکو گوزۆزی سیارەی وایە ئەو بۆنە پیسە ئەو ئۆکسیجینە پیسە لە ناو لوت دێتە دەرێ بە سمێر وەدەنووسی کاتێک ئاوەک دەخۆی ئەو سمێرە ئەگە درێژ بوو کەتە ناوێ ئەتوو ژەهری دەخۆی حقیقەتەن وڵڵا نمونەی جوانە نانا ژەهر دەخۆی ئەو ژەهرە پێغەمبەر سەڵ دەفەرمێ کورتی کەنەوە
أحفو الشبارب بس أميتو باسة كرد دكتور جان نمونة مثلا أو خود بازك أنا علميا نانا علميا يجي استفا قصيلة سر كراية علميا قصيلة سر كراية براستي أو حتى تساعد قرم تخوي فولي دكي أو فوا خوش جارة بيدا دكي نابي هاتي نابي يعني امام خلقتي حتى پیغمبر صلى الله عليه وسلم لوش صبر لتسايش ناقرين براستي يعني بابا خوي سابتو او زبي خوين فوي تدكين حنجينيش صبري لي ناقرين لبن طبلكي دكين ونيا لزباش صبر شي لسلو بقولين بيغمس صلى الله عليه وسلم لبرتو ويغوتيا يعني يكم يعني لو كرت كدنا السمير براستي لبر او زرريا انسان بازرري تيدا نبيني زاري وايا كابره خريطه عالم لس سمير يدرس دكا ما استاوي دخوا لو سري ما استاوكا وش خريطه لس سمير او دبي او ذا اخر صدقه او هاي دكا حمودايه او هر باشا توجه اما زركج ناشرين هم بيسيش سنزوانا يعني تنزوانا كبيان صلى الله عليه وسلم كبيونيا استكاوتش تشي ناشرين بيونا بين اخواتو كل كانت بوشيد اوينشي كغلطه كي مرازك دري اري كانت ئەوەی پێوەیە خاوێنیکەوە ونیا ئێوە پێغەمبەر صلی الله علیه و سلم بوویتە ئاوێنەی ئەو هەموو ملت و خەڵکە پێ دەرێ بەڕاستی ئەو شتە ناشیرنە خاوێنکەوە مێ لە باپیساتی نەگری سنەتی پێغەمبەر خۆشیەکەی لەوەیە هیچ کەس زەرەری لێ نەدیتە قورسیشی نەکردی لە سەرمان مەسەلەن بیکاتە ئەمر ئەوەی کردم 100% دەبی ئێوە بیکەن یان چوونە نا ئەمر نییە بەس کۆتمان ئیطاعە أخ الزرر نابين لإطاعة كرني خواو بيغمبري سمعا وطاعا الزرر نابيني وشي أو أمة مبن بيغمبر صلى الله عليه وسلم فرموي أي أمتي من أي خلشنا قومي لبيشنقو زور سؤاليان لبيغمبراني خويان ذكرت قومي يكهبون قوتيان سمعنا وعصينا جيمان ليبو أي بيغمبري ما أتو فرمايش تذكرت بلام سربيتي دكين لا إله إلا الله إنما قولوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير لا إله جيمان ليبو داوای لێ خۆشببوونی تو دەکەین دەگەڕێنەوە لای توش خوایە ژیان ئەوەی ئەتو لە بۆ مەد ناردیە لۆیەت ناردیە ئیسیفادەی مەی تێدا اللهم صل على ئەمە بەدوای ئیسیفادەی خۆماندا دەگەڕێن یعنی ئەوەندا یعنی بەڕاستی جاری وای پێدەن دەرفێدەن فران مەسلحەتیە ئیکورکا کە دەبا هەموو مسلمانان مەسلحەتی بن بەدوای مەسلحەتی خۆیاندا بگەڕێن لەکن پێغەمبەری صلی الله عليه وسلم مەسلحەتمان لەگەر پێغەمبەریە بۆیە مەسلحەتیاتی لەگەر پێغەمبەر دەکەین صلی الله عليه وسلم خۆشمان دەوێ ڕێنیشان دەرمانە یەکەم ڕۆناکایی چاومانە اللهم صل على یەکەم ئەگەر پێغەمبەرت لە خۆت و لە ماڵ و لە منداڵ و لە هەموو کەس خۆشتر نەوێ ئیمانەکەت تەواو نابی دکتور دەبرێ شتە تایبەت لەسەر پێغەمبەری صلی الله والله زەمان ئێستا دەشتی خۆش دەرێ لەسەر پێغەمبەر والله ئەوە جەماعەتیش پستە پستیانە وەرن سرودە چ تایبەت ئەوە باز باسی پێغەمبەریە صلی الله عليه وسلم صلی الله عليه تایبەت وەنێ مام سەڕی وای برێ ئەمەت قەتع کرد خوايا من سبكم بو عشقي نابي خوايا من سبكم بو عشقي نابي سنها ورداك ما وظلمت النابي سنها ورداك ما وظلمت النابي
لا هرد وساوى اللهم صل على محمد. اي بارك الله فيك. محمد. ويش الله خذ سنها واردة كم أود لمتيرنا. اي بارك الله فيك. ان شاء الله دل المجلس كاك محمد يا تكستك يزول خوشة رئيس الصلاة طيبت كاك محمد الله خذ ايش الرزيبة رئيس الصلاة ميت طيبت كاك احمد جان اوت ساملو هنا كاد عايدتو ما مصاري باردة هاي كادي ان شاء الله خذ ايش الرزيبة. دكتور جان ملا قربان في سردميدا ام قال ام جيلي السوشيال ميديا وجيانا طيبت جي غارة هم زاري وهي يتر دسخش حتى دقات أوردي السنة كاني بيغمبرش صلى الله عليه وسلم لبير دكين بتايبت استأجر باسيكم اي وزياتر اقدرن شين او سنتاني بيغمبر صلى الله عليه وسلم كردويتي اي مبي اقاين لين يان مردون خلق استانا يزاني بو اوي او سنتانا نوي بكينو بله طبعا يقلو سنتاني بيغمبر صلى الله عليه وسلم كإستا كم دكريت يعني خلق اللبيري تسوتو بكمي لنا خلشي دكري اعتكاف كردنا لمزقوت اعتكاف كردن معنا ولا مزقود بتشي وازا معنوي اعتكاف كردن لمزقود كهاتي ناو مزقود ببير راستا بسم الله والصلاة والسلام على رسول الله اللهم افتح لي أبواب رحمتك اللهم إني نويت الاعتكاف نويت الاعتكاف مسجدي أو الجامع مسجدك بأخوي جي قيسوس ذكية أتو هرسن دمايا وأجر دور كعد ميجد كرد دقق ما ودو دق ما وسيد دق ما أو حمود لبوت بكامل عبادة حسابه أخوه كش بكامل عبادة حسابه هم عبادته هم سنته تطبيق سنتي بيغمبري صلى الله عليه وسلم يعني نكن ويستوابو يكسر خمان لدرجة بين دروا بري أخوي دزان شونا أيما عبادته كان بابرين زلو بوشاشي زواني عن لبركين نيش هر نيجا أو نيجي أتو دكي أو نيجي أمن دكم نيجا
نوێژە وەنیا بەڵام ئەتو نوێژێک دەکەی لە نوێژەکەی من زۆر جوانتر قەڵەوتری دەکەی زلوبەرکێکی جوانتری لەبەر دەکەی قەڵەویەکە جوانتریانی ڕازێنیەوە دەی ڕازێنیەوە قەڵەوی دەکەی قورس و بەمانای دەکەی خشوعی زیاتر تێدا دەکەی زیاتر تەفەکر دەکەیەوە لە ناو نوێژەکەت لەوانەیە فرمێسکە ببارێنی لەوانەیە خۆفی خوای پەروەردگارت بێتە بەرچاوی بەس ئەمن دێم نوێژەکەی دەکەم عینەوەچیت و نوێژە تەماشا ئەو سەری دەکەم تەماشا ئەو لای دەکەم خۆم خەریک دەکەم خۆم دەمەمەوە لەوانەیە لە ناو ئەو نوێژەی ئەمن هەتا فاتحەی دەخینم سەفەرێکی بکەم لێرە لۆ بەسڕایە جەنتای عازرکەم و سواری مشائیب و بگەمە بەزڕایە و بابرین لە گەراجش بێمە خوارێ ئەو جەبرێمە سەلام عەلەیکم وەرەحمەت الله وبرکاته نوێژ ئەتو تەماشا هەن نەفسە وەکو سنت پێغەمبەر سەلەم ئەگەر ئینسان نوێژەکەی کرد هاتە ناو مزگەوتێ سنەتەکەی پێغەمبەری کە سەڵ سەلەم بە قورسی و بە جوانی بیکە بە ڕێک و پێچی بیکە بە حەقیقەتەن چەندی ئەتو سنەتەکانی پێغەمبەر سەڵ سەلەم بە ڕێک و پێچی و بە گەورەی و بە عەزەمەتەوە بیکەی نەک حاشا لە کۆڵ خۆکردن بی شعائری خوای پەروەردگار لە عیبادەتەکان کە بەمەی سپاردیە لەگەر سنەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەمەست پێردراوە بەڕاستی چەندی ڕێزی لێ بنین گەورەی بکەین بە جوانی بیکەین ئەوەندە باشترە بە ڕوح بی نەک بێ ڕوح ئەتو شتێکی بەتار بکەی بابرێن سنەتی پێغەمبەری صلی الله علیه و سلم ئەمن سنەتەکەم تەطبیق دەکرد لە ژیانی حەمەلی خۆم لە بۆم هات یعنی شتێک بوو دەست نوێژم دەست هەر لە دەست نوێژ دوعایەکە دەن بسم الله الرحمن الرحيم اللهم اغفر لي ذنبي ووسع لي في داري وبارك لي في رزقي يا الله پێغەمبەر صلی دەفەرمێ ئەگەر دەست نوێژتان شوشت ئەوەی بڵێن خوای پەروەردگار یەکەم خۆشترین خۆشی دنیای ئەوەیە ماڵێکی فراوانت هەبی نەک ماڵێکی تەسکت هەبی جێگای میێوانی لێ ببتەوە و باخچە و عەدیقە و سەربان و بەلەکۆن و هەموو شتەوە وەچی مامۆستام هەلە ئەوە زەن تەماشاکە وسع لي في داري ما شاء الله وسعتي رزق يعني تساو تنقد نكا خرسوك الرزيد نكا مالي دنيا واللي نكا يعني واللي بكا بيثرج تكو دري بيا مصر دفرمية الأولاد مجبنة من دال واللي دكن يعني كبيد الصلاة دبكن مبخلة واللي دكن رغيل قرسوك دبكن إيه واللي دكا حتى عبادتي خويا بدتي اوي بكي خير دري اي اخباء لبو من دار كان بي بزانتي لي كردي باو نكين امش براستي يعني لو بابتانا اوي دي كي لسنتكاني بيغمبر صلى الله عليه وسلم دكتور اتوقع عاد كد لكاتي دزنو شوشتن امن استاج ديكم الحمد لله خوي پروردگار لجياني الدنيا خوم زور رازيم ان شاء الله قيامتي شمد ذاتي برازي بونه ان شاء الله لكاتي دزنو تماعي اودك كبيغمبر صلى الله عليه وسلم قوتيتي فرمي لكاتي دزنو شوشتن بسم الله والصلاة والسلام على رسول الله اللهم اغفر لي ذنبي خوايا لقناح كان مخوش بس نكون دري دزنيج دشوي قناح لقري دوري الله ونيا دستا قناحي كرديا غششي كرديا دستا يعني دمو تساوى براستي اتساوي لي عندامك كوا حديثي بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي تساوي ختام بقرن آيات قرآني بيروز دفرمي تساوي ختام للمؤمنين يغضوا من أبصارهم بس انا باش ليك انا اتو او دمو تساوش دشوي اللهم اغفر لي ذنبي خوايا لقناح كان مخوش با قناح نيزلو نويش قناح كان بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي دزانن دز نيز لإسلام وشيسية دەستنوێژ لە ئیسلامە وەچی ئەوەیە کابرایەک زێی ئاوی زەیەکی بە پێش ماڵێدا بێ ڕووبارەك ئەو ڕووبارە هەموو ڕۆژە 5 جاران خۆی بشوە هەر یەبقا من دەڕنی شەی ئایا چرک و چاری پێوە دەمینێ بۆنی ناخۆشی دەکەی لا یەبقا من دەڕنی شەی ئەگەر ئەتو دەستنوێژەکە شوشت گوتت خۆت داوات کرد چکو بەڕاستی خۆی دەبی دینی ئیسلام مشتری هەبی مشتری خەڵک مشتری نییە کڕیار نییە کاکە کاکە هەتا هێوارێت و برێ ئەوە سنەتی پێغەمبەر کابرا نایکڕی خۆی ئەگەر مشتری بوو دەیکڕیتن فەرموو ئەوە لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیکەم کابرا کە دەستن با بڵێن دەستە خەلا بە پێی ڕاستە بچی پێی خۆی داوێتە ناو ئەوەی ئەگەر بێت و دەوا لەو کاتێ ڕوحی کێشرا دەوا و دەو بەرنابتەوە بکەوتە ناو ئاو دەستێت دەوا دەو بکەوتە ناو ئاو دەستێ وەکو ئەوەی فرعونی داوای خوایەتی دەکرد داوای خوایەتی دەکرد مەرافقەتیشی لەسەر بانی لەسەر سەومعەکەی دروست کرده بوو دەرێ هات ساتمەچی کرد دەبی لە پیسایی چەخی گوتی هاتە دەرێ فرعون هاتە دەرێ
قوتي ودا خواد دكا من قوتي الشيطاني شبيقو برديني بقوت رادي على قوتي دا خواتش دكي دا خواتش دكي اما تمشاكا براستي يعني اللهم اني اعوذ بك من الخبث والخبائث طبعا نازاني اتو لبين دريت توشي سدبي شيطان كان ومرد كان وبيس كان واواني لبيسي درني دنيا دقرن خويل او دستكان توش دبن زور بي زوري لحمام كان نكو افرت كان نكو كتوشي تيكسونك دبن زاري وايا براستي ترسكان لحمامه توش دبن دكتور جان ام قلق خوش حال بين بارك الله فيك ان شاء الله خدي خيرها بنفيست ان شاء الله هردم ان شاء الله سنة پیغمبری صلى الله عليه وسلم نو جان مداد زندی بین و عمل دی فريق پیغمبری بچین صلى الله عليه وسلم دا اشلاق بگهینه بحشته ان شاء الله قلق خوشحال بین دلش خوش کردین دستان خوش ان شاء الله هر بردوام دبن دستان خوش بین موفق ان شاء الله بارك الله فيك بارك الله فيك يا اخوة بخير بيد دكتور جان قلق خوشحال بين صاحب تمام بي خوشحال ترم سلامت من موفق ان شاء الله والله دو میوانی عزیز من هەیە ئەوجا بە کەیفی تو یان ئەوە تەشتەی پێشکەش کە دوای میوانەکان کووە یان ئەوتە با میوانەکان بێن ماچینکی بەرنامەیە دەربازبووژی مە ئێماژەوە پێکری تایبەتیژی خودی حەز کرد ئەم دە هەمی گاڤە هەوڵدین پڕێکا بەرنامەی پاشی پشتگیری و پشتەوانیە گەنجا بکەین بەهرەمەند و تایبەتیژی ئەوێت خودان شیان و بشین دەرفەتێت باشتر بۆنە پەیداکەین ئەوێت کو دەستی بەهرەمەند دادگرن و پرۆژێتوانە بەرفرەتی لەبێن ئەڤژی خودی حەز کرد دوو کەس دەمێوانین مەبن دکتۆرە ناز خۆشەوی پزیشکی دەرمانساز بڵا کەرەم کرد و گەل نازخوانێژی خودی حەز کرد ئەندازیارێکی عەزیز کاک عەلی سامی کو ئەو ئەندازیارە گەل مەدابت یەخوا بەخێر بێن وعەلەیکم السەلام ورحمة الله وبركاته وەی سەر چاوێت من وەی سەر سەرێ من دکەرەم کرد فەرموویرە روناكتان كردو بخير فرميت يا اخوة بخير وعليكم السلام ورحمة الله وبركاته يا اخوة بخير بين رمضان اشتام بيروز وقبولك يا ربي كاك علي جان صحتك شنو؟ سپاس ممنون بعد الناس خانه ودس بك که هز دکم رمضان لبو کتو افراتان قرص تريتر خواردنیش دروز دکریم ایشی هی و تزانم دری و مالی ما عندهم او های لای توش یان بس خریکی ایشی خوتی و درمان سازی والله عادة دابش ما كرديا شوان إيشكي بربانك حاضر دكم دعاء بياني على دوام دعاء ديمو كامل إيش كان هم إلا كاتي بربانك خوتوش كرديا والله الحمد لله والله أجل وهابي خشكة كانت فين يعني لا تكرديا والله إيه شنو ما دوسير روشك ما أكيد تازه هيز بهيز ناكريو وخير بنوسي يا أخوة بخير بيس لقى رمضان شوني الحمد لله باش والحمد لله والله الحمد لله أو رمضان زور سهل بو الحمد لله بزاد وإن شاء الله مو كاتك سهل آمين إن شاء الله ما مصنع علي جان بارك أتوكي الحمد لله سلامتني لو خويا بزيادي أتو لقى رمضان شون بو والله زور باش خويا بزيادي قرين قبي خويا قول لي ماني قبول بكاتنو بس ينقوش قرصها وش عملات يا إما هندس أندازيار هردبي لو خانية لا أمن أندازياري قاعدين كمبيوتر الأوفيسي ندرسوا أمن يعني أمن غلط يجي أيش قرصها وش يودي كان باشتر لا باشتر الأوفيسي ندرسوا ماني خوش إيه باشا الحمد لله الحمد لله باش سبليت برينا خور شو لأخوك بالضبط والله الحمد لله خذي إن شاء الله يكون واب وزبا حرب بروجا كان دس بيبكين و دكتورة ناس باسی هاوکاری بکە لە بۆ ئەو دکتورانەی کە داهێنانیان هەیە یان پرۆژەی تایبەتیان هەیە دوو لە چ لایەکەوە هاوکاریان دەکەی و من باسی هەولێر بکەم بە تایبەت چەند گەنجی داهێنەرمان هەتا ئێستا هەن کە تو بیان ناسی و پرۆژیان چون بڵێ واقعیە لە بەردەستە و دەیبینین پرۆژیان بەرەبەرە ئیتر پەرەی پێدەدرێ بە خەڵک قازانجی لێ دەکە. السلام عليكم أم دكتورة نازة خوشوي خالم دەرچووی دەرمانسازیمە وەکو سەرۆک تیمی مێد ستارس کە پێی دەگوترێت داهێنەر مێد ستارس وەکو بڵێن بەشێک بوو لە مێدیکۆی معرەزێک بوو معرەزێکی ئینتەرناشناڵی بوو کە بۆ کوردستان و عێراقمان کردەوە وەکو یەکەمین و گەورەترین معرەز بوو مانگی پێشتر بوو مانگی دوو بوو لە 4 ڕۆژ کردمان تقریبا جەیەکی خاصمان لە بۆ مێد ستارسەکان کردبوو کە داهێنانەکان بوو ئەگەر باسی داهێنان بکەین داهێنان وەکو بڵێن شخصێکی زۆر سادەیە لە غورفەی خۆی دانیشتێ فکرێکی لە بۆ دێ فکرەکەی جێبەجێ دەکاتن فکرەکەی پێشکەش دەکات کە پێشکەشی کرد وەکو بڵێن لە پێشانگا پیشان دەدا و کەناڵەکانیش
پشگیری دەکەن کەوا دەکاتن ببێتە پرۆژە ببێتە کۆمپانیا وێ ئێمە وەکو مێدیکۆ کە لەلایەن مێدیکۆ وەکو سەرۆکتیم و یاریدەرەکانی مێدیکۆ تانیمان کە جەیەکی خاص لە بۆ زیاتر لە 20 مێتستارت وەکو داهێنەر 20 نەفەرمان بۆ ئەم ساڵ 20 کەس بەڵێ و زیاتریش بوو بەڵام ئێمە وەکو بڵێن دیامان کردەوە وەکو بڵێن لە عێراق هەمان بوو و لە کوردستان هەبوو زیاتر لە 20 بوو بەڵام ئێمە 20 باشترینەکانمان هەربژارد 20 باشترینەکان خەڵکی کوردستان چەند بوون خەڵکی عێراق تەنها 3 نەفەر بوو تەنها 3 نەفەر بوو لە هەموو عێراق تەنها 3 بەغدا 3 نەفەر بوو بەڵێ ئەوانەی دیکە هەمووی کوردی خۆمان خۆشبەختانە 17 شخصی کوردی خۆمان بوو کە لە دهۆک لە سلێمانی لە هەولێرمان هەبوو بە تەمەنی زۆر جیاواز تەمەنمان هەبوو 14 ساڵ بوو تەمەنمان هەبوو 15 ساڵ بوو تەمەنمان هەبوو گەورە بوو تەمەنمان هەبوو وەکو بڵێن لە کولیە بوو ئیشی دەکرد و لە عینەن وەختیش داهێنانی هەبوو هەر کەسە بە داهێنانی جیاواز کەوا بکەن بواری زانستی دەستکرد AI کە تێکەڵاوی کردبوو لەگەڵ پرۆجێکتەکەی خۆی بچووکترینیان چەند بوو 14 ساڵ بوو بە ناوی نور سەردار کە خەڵکی بەخۆی ئەوە بوو کە بە ئارەقەی دەستت بتوانی زۆرترین فەحست بۆ بکرێت ئەوەم بینی بوو وڵڵا بزانم جیهازەکە هاوکارمان ئازەر فاروق چاپکەوتنی لەگەڵ وا بزانم هاوکارمان دیاری شێخەش بەرنامەی لەگە کرد دەگەڵ بەڵێ زۆر کەناڵەکان ئەویان کردێت بێدەڵێ مقابلەیان لەگەڵ کردووە یعنی زۆر بە باشی زۆر گچکە بوو سەراحەتەن ینی فکرەکەشی زۆر بەقوت بوو ئەو فکرانی کە وەکو پرۆجێکت بوو نمونە دکتۆر عەلیمان هەبوو کە بکاتن ئینشاءالله بەخۆشی باز دەکاتن کە وەکو بڵین وەکو پرۆجێکت بوو دروستی کردووە دەمار بە دیاری بکرێ بە ئاسانی ئینشاءالله بەخۆشی زیاتر باز دەکاتن ئێستا کاک عەلی من نەمزانی دکتوری ئەندازیاری دکتورای بواری ئەندازیاری بەخۆی دەرسی کۆلێژی ئەندازیاریم داهێنانەکەمان لە بواری پزیشکیە ئەی ماشەڵڵا ئەو هەردوو بوارە قورسە پێکەوە گرێماندا و کردمانە ئەوە چی ئەوە هەرهینا تۆ ئەمە بزانین ئەمە دروست کردیە مقدمەت ئەتو ئەم ساڵ یەکێک بووی لەو کەسانەی کە داهێنانیان هەبوو لە مێدیکۆ بەشدار بوو من ساڵی دەرچووی کۆلێژی ئەندازیاری گەیاندن و کۆمپیوتەرم قۆناغی چوارەم توێژنەوەی دەرچوونمان کە توێژنەوەکەشم لە ئامێرێکمان دروست کرد کە دەستنیشتانی دەمار دەکات مستەلاحە زانستیەکەی خوێنهێنەرە ئەوانەی کە دەماریان دیار نییە لاوازە یاخود وردە لە ڕێو ئامێرەوە زۆر بە ئاسانی دەستنیشتانی دەکاتن لە بۆ دانانی کانوولە و پشکنینی خوێن واللهی برادەرەکەم هەیە فەقیرەی هەر زۆر کێشەی هەیە ئەو کات لە 2023 لە هایتێکس بەشداریم کرد جەنابی سەرۆکی حکوومەت هات داوای ئامێرێکی کرد ئەو ساڵ لە مێدیکۆ ئامێرەکەم پێشکەش کرد ئەی ماشەڵڵا حەز دەکەی تاقیش دەکەینەوە بەس مقدمەک حەزم کرد لە سەداهێنان کەمەک قسە بکەم واللهی ئەمە خۆشحاڵ باسی داهێنان تو داهێنان لە هەر شتێک دەکەی پێویستە کێشەک بی یاخود کەم و کوورێک بی چارەسەری بکاتن جا لە هەر بوارەکە شەر نەداهێنان تەنها لە بواری ئامێری پزیشکی بێت بەڵکو مامۆستایەک وانە بێژە لە ڕێگەی وانەگوتنەوە داهێنان لە شێوازی وانەگوتنەوەی خۆی دەکاتن ئەندازیارێک بۆ نمونە لە شێوازی دانانی نەخشە لە بینا و خانووەکان دەکاتن جا داهێنان شتێک نییە کە برێ موعجزەک بیخوا بێ کەسی بەخشی بێت نەخێر داهێنان کارامەیەکە دەبی خۆت تێدا ببینیەوە تاوەکو ئەنجامی بدەیت ڕەنگە لە کاتی داهێنان بیرۆکەت لە بۆ دێتن چەند بربەستێک بێتە پێشت بەڵام داهێنەر ئەوەیە ئەو بربەستانە تێپەڕێنیتن لەو ئامێرەی چەند بربەست سێ بربەست ئێستا نیشتاندان دەدەم سێ بربەست بەڵام ئاخیری دوای چەند هەوڵ و ماندی بوون الحەمدولله ئاخیری ئامێرەکە دروست کرد ئێمە وەکو تیمێک دروستمان کرد هەرێک ئەندازیارانی هاوڕێم بۆتان و مهەنەت بەیەکەوە بین و سەرۆک بەشی دکتۆر عادل سەرپەرشتی دەکردین توانیمان هەم لەلایەنی زانستی کە توێژنەوەی زانستیمان لەسەر هەبوو و هەم لەلایەنی پراکتیکیش ئامێرەکە دروست بکەین ئامێرێکی ئەوەندە پێشکەوتوو ئێوە تەنها بە 4 کەس لە سفرەوە هەتا 100 دروستان کرد چەندمان خەریک بووین چەند ستێپمان بڕی یەکەم ئامێر کە دروستمان کرد ئەوە یانە پاشانەکە ئەپدەیتمان کردەوە بە پێی لایەنی پزیشکی کە داواکاریان لەسەر بوون چکانەوە بەکاری دەهێنن چۆن لەوان ئاسانتر بەو جۆرە بە تاقیکەینەوە لەسەر چێ تاقیکەینەوە مامۆستا ڕێبوار مەشغوڵە بە مامۆستا ڕێبوار مەشغوڵە یاڵە بە مامۆستا ڕێبواری مامۆستا دەشتیەوە دیاڵە سێری بکەی ها بەو جۆرە ئەرێ وەڵڵا دیارە دەتخوا ئەگەر بسوڕێنەوە کامێرەش لەوێ هەر یەکسەر بە دیار دەکەوێت زۆر
بەس لەبەر ئەوەیە بکانە ڕووناچی زۆرە ڕووناچی کەمتر لا لەوێ زەحمەتە لە کامێرەی دەنێت زەحمەت گیان کاکەسوان دەرچووی بەشی سڕکردنە ئەوە بە مخەدر لە زاکۆ وەرە مامۆستا ڕزوان وەرە ئەگەر وەرە مامۆستا دەشتی حەز دەکەکان و لەش لێ دادەنین ئەڤە مامۆستا ڕێبوارێت بێژێت مامۆستا ڕەدوان خۆ دەرچوێ بەشی سڕکردنە یعنی ئەوە هەر زۆر زۆر باش واللهی دەست خۆش دیار بووە ئەمین بەخۆی دیارە ئەوە مامۆستا عەفو لە چ کاتێک زیاتر دەمارەکان بزر دەبێت بەخۆی منداڵ بەپێ ئەوەی کە جسمی وردە بەو جۆرە کەسانی قەڵەو کە دەماریان قوڵە کەسانی بەتەمەن کە دەماریان لاوازە لە بۆ ئەو تایپانە زۆرە ئەو جەگە بێت و تەماشا بکەی ئەگەر دەستە سەر ئەو دوگمەیدا بنێ ینی تیشکەکە بەهێزتر دەبی دووبارە دایبینیەوە تیشکەکە زیاتر بە دیار دەکەن لاواز دەبیتن هۆکارەکە چییە؟ لۆ نمونە کەسەکە قەڵەوە دەماری قوڵترە پێویستە ئەو تیشکە بەقوەتر بی زۆر گرنگە ینی زۆر 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 خەڵکە بۆ شێشەی لەسەر ئەوەی هەیە ئێران هەموو کەرت کردی ڕاستە ئاوت دەبیتن یاخود نایدۆزێتەوە ئەمە هەمووی لە کوردستان لە هەولێر دروستکرا لە سفرەوە هەتا بەخۆی ئەو لیدانی کە بەکارمان هێناوە مەسەلەن پێشتر هەبوو ئێوە پەرەتان پێداوە ئەمە لە عێراق نەبووە وەکو عێراق کە دروستمان کرد ویستمان جیهازێک بینی ئیش لەسەر بکەین نەبووە لە دەرەوەی عێراقکە هەبووە بەڵام کە بەکاری دەهێنی لەبەر ئەوەی کەسانی دەرەوەی عێراق ڕەنگە کەسانی قەڵەوی تێدا نەبیتن بتوانیت کۆنتڕۆلی بکاتن ئێمە هاتین ئەو لیدانەمان بەکارینە ئێستا ئەوە هەریەکە و ڕێنجێکی خۆی هەیە لە ڕووی هەندەسیەوە وەیڤلینگسی پێدەگوترێت لە دەرەوە هینامان و پێکەوە تێستمان کرد زیاتر لە 20 دانا 20 جۆرمان هینا کامەی وازحتر بوو بەو جۆرە بەکارمان هینا یەکەم دیزاین کە کردمان ئەگەر بێت تەماشاکەن ئەو دیزاینە بوو کە سەری نەگرت باسم کرد لە بەربەستەکە ئەگەر لە کامێرەی بۆ ئەوی زیاتر بەتوانی بە دیار ئەوە یەکەم دیزاینیان بوو ئەوە یەکەمیان بوو ئەوەیان دووەم بوو ئەویان سێم بوو سەریان نەگرێتە نەزەحەتی نەهینا بە پێی ئەوەی نەمان دەتوانین بە شێوەیەکی زۆر وازح دەستنیشانی دەمارەکان بکەین لۆیە کۆتا دیزاین کە کردمان بەو جۆرە بوو شێوەی نیو بازنە یەکەم زار بازنە بوو دوای کردمانە نیو بازنە لەوەی بتوانانی کانولەکەش لە بۆدا بنێت یاخود پشکنینی خوێنەکەی لەگەڵ بکەیت ئەو دانشیان ئەگە تەماشا بکە یەکەم دانێکە بە تیپی و بە لەزگە و یەکەم ئەوەیشی من پینەپەڕۆ ئەوتانی بە ڕوخسەد ڕاوەستایە یەکەم ئەویان بە پاوەربانچیش دەکات ئەی ئەمە ئەویان شەحنە پاتر لیسیۆمە هەر بش کاکە وەڵڵی کاکە بۆ ئەوەی بینەرانیش زیاتر بزانن مامۆستا ڕێبوار بی بە پێش جیمی تێستکە لەسەر دەمارە چ خۆت ئەوە لەسەر دەماریدانی شوێنەکە ڕژ دەکە بە دەردەکەی ئەگەر کار جیمی ئەوە یەکەم جۆر ئەها بەو جۆرە بەهێزتر دەبی کاکالیجان ئەوە لەسەر ئەوەی شەڕەکە بۆ ئەوەی بینەرانیش بزانن کە لە کوردستان دروست کراوە هاوکارێکی زۆر باشی پزیشکان دەبی بە تایبەت دەمێک کۆنیول دانانێ بەو جۆرە شوێنەکەی ڕژ دەکات ئەگەر لە کامیرەی دەرچیتن تەواو داینێتەوە هەردووکە ئەوە فەرقی بینی ئەوەی نازانم مامۆستا ڕەوەریان شتریان یەکیان لە بوو دانانی کانولی یەکیان لە بۆ پشکنی خوێنە ئەوە هەردووکیان کەشە دەکەن وا بزانم دیسان باش لە کامێرە چکە ڕووناکیەوە بە دیار ناکە بەس تەواو دەست خۆش ناسخان ئای دەست خۆش هەمی جهۆ ناسخان ئەمە یەکێکە لەو بەرهەمانەی کە داهێنەرانی کورد دروستیان کردووە ئیتر ئەگەر پێشتریش هەبوو بێ ئەوە ماشەڵڵا لە کوردستان دروست کراوە لە 0 تا 100 ئەوانەی کە داهێنان دەکەن چۆن دەیان بینەوە لەو گڕۆپەی کە ئێوە تێدان ئێستا بۆ نمونە کەسێک هەیە لە هەڵەبجە لە زاخۆ ئەویش داهێنانێکی هەیە حەز دەکا بێ لە ناو گڕۆپەکەی ئێوە خۆی ببینتەوە هاوکاری زیاتری بکەن دەستی بگرن ئەو داهێنانەی کە هەیەی بیکەنە پرۆژەیەک لە بەرچاو هەموو کەسێک خەڵک قازانجی لێ ببیت سەراحەتەن لە ڕێگای مێدیکۆ کە کردمان نسبەکی زۆر داهێناری دیکەمان لە بۆ ئاشکرا بوو کە هەنا پێش وەختا ئەمە وەکو بڵین لە مێدیکۆ پێیجێکمان هەبوو لە پێیجەکەی بڵاومان کردەوە کە وەکو داهێنان دەتوانین پشگیری داهێنانەکان بکەین لە سوشال میدیا بزەبت لە سوشال میدیا جێمان هەیە لە مێدیکۆ وەکو بڵین وەکو داهێنان دەتوان بەشدار بن لەگەڵمان بۆ پێشخستنی داهێنانەکەت
و پێش وەختش بۆ چەپمان هەبوو هەروەها سەراحەتەن تقریبان 6 مانگمان پێویست بوو ئینستاگرام دائیمان دەمان پرسی دائیمان لە کولیەکان سەردانمان دەکرد کولیە ئەچەمی و وەکو بڵێن هەولێری پزیشکی کولیەکانی دیکە کۆلێژەکانی دیکە کە تانیمان 2 لە بۆ 3 میت ستارسین داهێنەری دیکەمان لە بۆ ئاشکرا ببیتن یعنی هەیە لەوانی سوشال میدیاشی نەبی پیجیشی نەبیتن تانیمان بیان دۆزینەوە وەکو بڵێن خڕمان کردنەوە باشترینەکانمان هەڵبژاردن هێمانە ئەپلیکیشنی هەیە وەکو بڵێن ئێستا دوونێ کاک ئوسامەمان هەبوو هەمانە دەستی ڕۆبۆتی دروست کردی وەکو کاک یاسر دکتۆر یاسر بەتەما بوو بێ بەس لە ڕێ لە دۆگەوانە دوور بوو پێڕانەگەیشت ئینشاءالله ئەکید هیچمان دکتۆرە زینەمان هەیە کە ساحبی هێز کڕەبە وەکو بڵێن جلکی پزیشکی دروست دەکاتن بە تێچووی زۆر باش لە کوردستان دروست دەکرێتن کە وا دەکاتن وەکو بڵێن نەگرتسێ وەکو بڵێن ها شخت و شتی بە دەرنەکەوی ئەمە ئێستا دروست دەکرێت لە کوردستان هەمووی حازرە دەشفرۆشرێ هەموو پیجان هەیە هەمانە کاک ئەلەندمان هەبوو کە سەدڕی پزیشکی دروست دەکرد سەدڕێکە ئەگە قاوشی لەسەر برژێتن دەتوانین بە کلینسێکی زۆر احتیاجی خام بکەوە هیچ پیس نەبیتن زۆر ئەپلیکیشنی دیکەشمان هەیە زۆر داهێنەری دیکەشمان هەبوو طبعا ئەمە دائما طلب دەکەن لە داهێنەرەکان پیجان هەبیتن تاکو بتان سپۆنسەر بکەن و ئەمە بیان دۆزینەوە ئەکید ئینشاءالله نەک بەس مێدیکۆ بتوانین ئێستا هەیتمان داهێنەرێکمان هەبوو تەنها عمری وەزم 16 ساڵ بوو بازرگانێک لە ئوردن کە لە مێدیکۆ بەشداری کرد بوو هات سەردانی مێدستارسی کرد تەمەشای کرد وەکو بڵێن فاند وەکو بڵێن پشگیری یەک لە مێدستارسەکانی مای کرد کە وای کرد ئیتفاق بکەن لە ئوردن دروست بکرێت و ئەپلیکیشنەکە تەواو ببیتن و هەروەها ببتە ئینتەرناشنڵی ئەمە دەرگایکی باش بوو کەسێک کە پرۆژەی بیرروکێکی باشی هەبووە ئیتر ببتە واقع دەستێکی دەرێ هات کە بەکو باسکرد ئوردن بووە ئیتر دەبتە پرۆژەیە کە خەڵک هەمووی یعنی دەی فایدەی ژێبینە باشە هەز دەکەم ئەوانەی هەموو باستکردن لە بواری پزیشکین داهێنانەکان پرۆژەکان یان لە بواری دیکەش هەیە ئەکید لە بواری دیکە هەیە کە لە هایتێکس هەبوو لە پێشانگە هایتس بەڵام وەکو مێدیکۆ چونکە یەکەمین و گەورەتی پێشانگای پزیشکی بوو تانیمان زۆرترین بواری پزیشکی بێتە ڕوون چونکە فکرەکەی مێدیکۆ ئەوە بوو کە زانستی دەستکرد AI بەشداری بکاتن لەلایەن وەکو ڕۆبۆتمان هەبوو لە مێدیکۆ ڕۆبۆت هەبوو کە بتوانیتن یارمەتی دا وەکو دکتۆرێک بەشداری کردبوو ینی تانیمان بەڵێ باشە دەستگایکی زۆر گرنگمان هەیە یعنی بە تایبەتیژی سەرپەرشتی و سەرۆک وەزیران مەسرور بارزانی ئەو دەستگای ژۆتەڤەکردن و KII بەڵێ بەڵێ ماڵە داهێنەرە پەیوەندیەوە گەل KII چاوەیە خەڵک زیرەتر یعنی خوب ببینن داهێنەر ماشڵاوێتە بە حەسکریم تنی ئەفساڵەدا يعني 20 حتى 30 كاس وسط ديار نبينا جيف فخر الشنازيه طبعا اذا نمونا كاك ياسر مان هي وكاك النت مان هم ولا ريغا كي اي دوزي مانوا زون كاك اي باش داري كربو لميديكو ك وكو بلين رولا زۆر گرنگی هەبوو لە مێدیکۆ کە توانی ئەنی یارمەتێکی زۆر مێدیکۆ بداتن هەروەها برن ئێستا ئەوانەمان هەیە کە ئایا دەبینتەوە تەڵەبی لە ئێمەش کرد کە بتوان هێشتا زیاتر ئەگەر داهێنەری نوێتر هەبیتن یاخود ئەو داهێنەرانی کە لە مێدیکۆ بەشداریان کردبوو بەشداری بکەن لەگەڵ کەیایە ینی فکرێکی زۆر باش بوو کۆ بڵێن وەکو بڵێن تێکەڵاوبوونێکی زۆر باش بوو ئەی دەستوش مامۆستا گیان بەڵێ ئەوە ماشەڵڵا فکرە و بیرروکەی ئێوە بۆ پرۆژە کە ئێوە بە کەسانێکی وەکو ناسخانیان ئەو گڕۆپەی کەهیانە پێیان دەڵێن چون هاوکاری ئێوە دەکرێت تەنها ئەوەیە وڵا دەست خۆش بیرروکەچی باشتان هەیە بڕۆن ئیشی لەسەر بکەن ئیشەڵ ئەگەر بووە پرۆژە دوای قسەچی لەسەر دەکەین بازرگانێک بێ لێتان بکردەوە یان بەڕاستی دەستان دەگرن هاوکاریتان دەکەن بۆ ئەوەی هەر شتێک پێویستان پێبی لێرە بیان لە دەرەوەی وڵات بی بۆتان دابینی بکەین ببتە شتێک کە بیبینی وەکو دکتۆرە ناز ئەوانە پاڵپشتشی زۆر باشی ئێمە بوون بەڵام ڕەنگە ئەوی پێویستی ئێمە هەبیتن لە سەری ئەوانی شەوە بێت ئێمە وەکو بیرۆکی ئەومان هەبوو بیرۆکی زۆر پرۆژە دیکەمان هەیە بەڵام پارچەکانی بەدەست ناکەیت ئەگەر شوێنێکی دیاریکراو هەبی تەواوی ئەو ئامێرانی پێویستیمان پێ هەیە لەو شوێنە هەبیتن دەتوانین پرۆژەی دیکە کاری دیکە دروست بکەین بۆ نمونە دیکە کاری دیکە بۆ نمونەوەکو ئەوە ناتوان باس بکەن فکرێ باز بکرێتن دوایەکە کەسەشکە دروست دەکەن وەسڕینی هەنێ چوونە لەگەڵ دکتۆرەتان باس کردووە یان لە گڕۆپ ئەمە وەکو بیرۆکە جاروێ ئیشی لەسەر دەکەین یان جاروێ تەرح دەکەین لە بۆ جیهاتێک وەکو ئەوەی باسی کرد دکتۆرە تاوەکو بەرەو پێش بچن ئایا لە توانێواندا هەیە یاخودنا ڕەنگە ئێمە لە داهاتوو ئەو پرۆژەی زیاتر پەرێ پێ بدەین بیکەینە جیهازێکی دیجیتاڵی ینی بە شێوی دیجیتاڵی بتوانێت دەستنیشتانی
دەمار بکاتن نەک بۆ شێوی ئێستا ئەی باشە کەینی ئەمە دروست دەکرێت بفرۆشرێ فرۆشتیتمان ئێستا هەیە لە بازار فرۆشتیتمان چەندانەمان لێ فرۆشتووە ئەی ماشەڵڵا وەکو بزنسی سەربەخۆ ئەی ناوی ئێستا چییە بۆ نەنووسرا بۆ لە کوردستان دروست بەخۆی لەبەر ئەوەی شتی وا بکەنیان ئەو لیدانێک کە بەکارمان هینای پێویستی بە کەڤەری سپی هێ لە ئەوی تەواوی تشکەکان ببەخشتەوە یەکەم دووهەم لەبەر ئەوی زۆری گەرم نەبیتن ئەو پارسیەکەدامانە زۆر تەنکە ینی هەر نووسینش لەسەر بکەی ناوەکەی کون دەکاتن لەبەر ئەوەی دکتۆرەکانیش لە شوێنی عملیات و تاقیەکان بەکاری دێنن زۆر دەستی لێ دەدەن ڕەنگە ئەو کاتە تووشی ئیشکالات هەیبیتن یاخود جیازەکە پاتری شتەکەی دیزئەدڤانتێژ هەیبیتن بەس ئێستاکە زۆر واز هە بەکارهێنانی و فرۆشتنیشمانە بۆ کردووە و خستمانە بازارەوە بە نرخێکی $130 لەو نرخێ لەو نێوانێ ماشەڵڵا باڵێ واللهی دەست خۆش دکتۆر ئەناس تو لەناو ئەو هەموو داهێنەرانە مەسەڵەن کە دەیان بینی جگە لە ئێوە ئەی ماڵ برادەر کەس و کاریان مەسەڵەن ئەها پێشتر هەبوو کورە کاکە لە کوردستانی داهێنانی چی حاڵی چی وەرە بۆ خۆ ئیشێک کە 2 دینار پیدا کات چی خەریکی ئەم ئیشەی توزانمە تا شتێک دروستکەی ئەمە هەیە یان بەجددی ئێستا گۆڕدرایە خەڵک ئایلیان دەیک و باوکیان هاوکاریان دەکەن پشتگیریان دەکەن زۆر فکرەکان گۆڕایە چونکە دیل نوێ زۆر فکری جیاوازە داهێنانی زۆر جیاوازە نمونە هەیە مەسەڵەن زۆر هەیتمان هێشتا وا لە پرۆسیسینگە هێشتا وا لە دروستکردنە وەکو برێ فکرەیەکە داکوبابەکە چونکە سەراحەتەن هەندێک پرۆژە هەیە بۆ داهێنارەکان پێویستیان بە وەکو بڵێن مەبلەغێکی معەنە کە ئەوش ئەکید خۆشببختانە ئینشاءڵە لە مستەقبل حکوومەت ئەکید وا دەکاتن کەوا بکە بتوانێت وەکو قەرز وەربگیری یاخود بازرگان بتانیتن ئەو پرۆژانە پاڵپشتی بگرێتن چکە هەندێک پرۆژەمان هەیە پێویستی بە مەبلەغێکە لەوانی مەبلەغێکی زۆر بێ بتوانێت ئائیلەکە نەتوانێت تەرخان بکاتن ئەکید ینی کەناڵەکان دەتوان ئەکید ئەمە 2 ساڵە وابزانم هەیە ئەویش یانێ سەرپەرشتی و تایبەتیژی پرۆسپاردەوە سەر و وەزیران بزەبێت پرۆژەی گەشانەوە بە ئەوەی لە دکتۆر ناز پرسم خەڵک هەبوو لەو داهێنەرانە کە قازانزیان لەو پرۆژەی گەشانەوەیان وەرگرتبی پرۆژەی خۆیان دەست پێ کردبی لای ئێوە هەیتمان خاستان ئەوەکەی وەکو بڵێن ئی کوردستان سەراحەتەن وەکو دەستپێک هێشە دەستیان پێ نەکردو بەڵام اتفاقیان کردووە لەسەر دەتوانین بڵێن مەبلەغە پارەکەش اتفاقیان کردووە بەڵام وەکو دەستپێک هێشە دەست پێ نەکراوە بەڵام وەکو ئوردونەکەی مەبلەغە پارەکەشیان دانابوو کە وەکو دەست پێ بکەن وەکو نمونەمان هەیە وەکو پێش هەندێک کە دەمخینەوە فکرەکان سەنغافورە تەڵەبی داهێنەر دەکات کە تەڵەبی داهێنەر دەکاتن بەو شەرتێک کە وەکو بڵێن جنسیەت دەداتێ وەکو بڵێن جێ نیشتە جێبوونت دەدات لە هەر شوێنێک بی تەڵەب دەکاتن لە ئەوروپا سعودیا ئێستا وها دەکاتن ئەکرد خۆشببختانە لە کوردستان دەبینن کە کەرتی تایبەت زۆر پاڵپشتی داهێنەر دەکات کە وەکو لە مێت ستارز دەماندیت کە لە مێدیکۆ دەماندیت بازرگانەکان کە ئایدی کەرتی پزیشکینە کە دەهاتن زۆر بە سەرسامی تەمشای داهێنەرەکانیان دەکرد کارتی خۆیان دەدانێ ڕقم وشت هەموو مستعلیەکە داوایان لێ کردی نەچی ها وزان ئەم نیژ بووە نانە ئیشڵە لێرە دێ پشتەڤۆنیەوە ئێتەکردن و ئیشڵال بەرنامە دیژی تایبەتیژی حتا کەژی مە بەحس کرد دەرگای گەورە بەرەبەرە دەکرێتەوە ئەو ئەمل بادینیت بژ نازانام لە هەولێر لە سلێمانیوانە ئەمت بێژین کەسە پلەکێ نۆچتە سەری ملەکێ دەنێوە نیە لە بە پڕۆچی نابێ کوڕگونی مامۆستا ئەی دەست خۆش کوردەواری دەرێ بە پڕەشی نابتە کوڕک نەیکران نابێشتێک دەبی هەر هەوڵەچی لە بۆ بدەی هەتا ئەو پایانە دەبڕی ڕاستی جێگەی فەخ و شانتۆرە هەروەتر زەنا دەستخۆشیە مامسعلیجان بەڵێ ئەو تازە باسی گەشانەوەم کرد ئەتو بەبیری منەتی ناوەڵی دەستخۆش ئێستا کوردستان چۆن دەبینی لەو بوارانە هەیە خەڵک دێ مەسەن هەتا بازرگانیش ئەوە نیە بچی دوکانە بکاتەوە یان تجارت گەشت لە دەریبینی خەڵکی خۆمان هەن ئەگەر پشگیریان بکرێت یان داواکاریتان وەکو بیرۆکەی من پێم باشە لە زانکۆکان یعنی پەرە بە داهێنەران بدرێتن چکە زانکۆکان شوێنی خوێندنی پراکتیکی ئەوانە بێت لێ کۆڵینەوەیە توزانە پرۆژەی دەست شوێنی خوێندنی پراکتیکیە وەکو قوتابخانەکان ئەگە لە زانکۆکان پەرە بە داهێنەران بدرێتن داهێنەری زۆر باشمان هەیە نەک لەو پرۆژانە زۆر پرۆژەی تر دەتوانین ئێمە پشت بە بەو گەنجانی خۆمان بەستین جا لە هەر بوارەکە پاڵپشتیان بکەین لە ئەوەی هەموو گەنجە چاوی لە حکوومەت نەبی تەعیینبیتن بە پرۆژەی خۆی بتوانیت بژەویژانی خۆی دابین بکاتن و هەم گەنجێک وڵاتی خۆمانەوە پاڵپشتی بکرێتن ئیشڵە لە کۆتایش دەبیر نەکەم ینی پرۆژەکەم
لە چەندین شوێن براوە بووە لە نمونە براوەی KWS مەدالیای ڕێزنان زانکۆی سلاحەدین براوەی داهێنەران لە زان خەڵاتی دەرەوەش هەبووە تاوەکو لە سەراستی عێراق هەبووە لە سەراستی عێراق بۆ نمونە لە براوەی دەستگای ڕوانگە بووینە و توێژنەوەکەمان یەکەمی سەر ئاستی زانکۆی جیهانی بەدەستێناوە بەو جۆرە والله هەر بژی زۆر سپاس هیوا پرۆژێت باشتر سپاستان دەکەین ئەوانەی کە باست نەکردون ئیشەڵڵا لە بەرنامەیەکی تر پرۆژەکە ئەم گەلە گەلە خۆشحاڵ بین گەلە گەلە کەیفۆمە پۆن گەنجێت تازە ئەمە پیر بووینەوە نیە مامۆستا بەشکەم ئیشەڵڵا ئەو گەنجانەی تازە پێڕا دەگەن پرۆژەکانیان خەونەکانیان هەموو لە ڕاستی مامۆستاش داهێنانی لە سوودگوتن کردیان تاکە مادەم وەتگوت مامۆستا عەلیجان تو داوایەک لە مامۆستای بکە ئەو داهێنانی کە حەزت لێ جێت لێ بوو والله بزانم ئەو سەر سوودەی نەگوتیە بە پێی ناوم عەلیە یا عەلی مەولام عەلی تاو ڕازی بووی ئەی بارەکە الله فیک خودی ئیشڵا خێراوە بنوێسن یا ڕەبی بەرەف سەرکەفتنێت مۆستەر و لێرەوە لە بەرنامەی پاشیف داوا لە هەموو وەبەرهێناران بازرگانان ئەوانەی حەزیان لێ دەستی گەنجەکان بگرن پەیوەندی بە گڕۆپ ناوەکەم دەبیر مێدیکۆ لە 2026 دەماوێت ئیشەڵڵا پەیوەندی بگرۆپێت ساب بکەن کە ئەوەی بکەن دەستی داهێنەرەوە بگرن ئەم کوردستانی پێک بە بەرەف پێشکەفتنێت مۆستەر بینیم پاشیوە 26 تا پێشکەشکردن سلام علیکم ورحمة الله وبركاته أحلى اليوم نفس جيراننا وخوف رجاء يا نبع علي أي مسلمان شحالة ينجد كوني خوش حيران قاهد العشق الشيدايان قاه مجنون الرسوايا جانب علي شیرین